گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەهلە محەممەد سعید کاندیدی ژمارە 4 لە سەرلیسی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش زۆر بەخێر بێی. دکتۆر دەتانەوێت لە بەغداد چی بکەن؟ پێشەکی من زۆر سپاسی بەڕێستان و ئەو هاوکارە بەڕێزانە ئەەکەم و ڕێزی سڵاو و تایبەتم هەیە بۆ بینەرانی کورسات نیوزەوە. هەڵبەتە ئێمە یەکەم زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم متمانەی پێبەخشین و هەڵبەتە ئەمانەوێت جێگای ئەو متمانەیە بین و کە بتوانین داکۆکی لەسەر مافی هەموو تاکێکی کوردی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و زۆنی سەوز بە شێوەیەکی تایبەت بکەین. کاتێ ئینشاءالله ئەگەر ئێمە بووینە ئەندامی پەرلەمانی نوێنەرانی ئەنجومەنی عێراق چەند خاڵێک بەرچاو هەیە کە ئێمە بە پێویستی ئەزانین بۆی کە داکۆکی لە مافەکان بکەین. یەکەم بابەت پەیوەستە بە دەستورەوە. ئێمە زۆر مادەی یاسایی دەستور هەیە لەوانەیە لە ساڵحی کووردا بێت، بەڵام هەندێک بابەت پێویستەکە هەموار بکرێتەوە، هەندێک بابەت هەیە پێویستەکە بۆی ئیزافە بکرێت، هەندێک بابەت هەیە پێویستەکات ئێمە پێداچوونەوەی پێوە بکەین. لەبەرەوە ئەمە یەکێ لە خاڵە سەرەکیەکانە کە ئێمە بەلامانەوە زۆر گرنگ بێ. خاڵی دووەمش پێویستە بێ بە ئێمە کە ڕۆڵی ژنان کە کاتی ئەچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەو ڕێژەی بۆی دیاری کراوە، ئایا ئەو ڕێژەیە گونجاوە یان نەگونجاوە. لەوانەیە خۆشبەختانە ئەگەر بەراوردی عێراق لە وڵاتە عەرەبیەکان بکەین بە پێی سەرچاوەکان، هەندێکی باس لەوە ئەکرێ دووەمین وڵاتی عەرەبیە، هەندێک سەرچاو باسلەوە کە سێمین وڵاتی عەرەبیە، بەڵام ئەوەش مانای وان نییە کەوا ڕێژەکەی زۆرە. لەبەرەوەی ئیماراتی عەرەبی لە 150 واتە ڕۆڵی ژنان کە کاتێ لە پێگەیەکی سیاسیە ئەبێ، حکومیە ئەبێت، ڕۆڵێکی تایبەت ئەبێ و یەکێکە لە وڵاتەکانی کەوا زۆر کاسێرەکەین پێشکەوتووە لە وڵاتانی عەرەبی. باشە ئایا کە ڕێژەی ژنان لە 125 واتە یەک لە 4 مافی خۆمانی داوە؟ نەخێر نەیاوە. ئەوەیە کە لە خاڵەکانە کە من زۆر بەلامەوە گرانی پێ دوایە گەر ژنان زیاتر لە پۆستەکان نابن، مافی ژنان زیاتر دەتوانرێت بدرێت؟ بێگومان لەبەرەوەی ئێمە ئەگەر لە بەراوردی کورسەکانیشکەین لە 329 کەسێرەکەن ڕێژەی ژنان کەمە. ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ ئەو ئازادیەی کە هەیە بە نسبەتی ژنانی کوردەوە زۆرجار لەلایەنی برادرانی ژنانی عەرەبەوە نییە. واتە ئێمە لێرە هەندێک یاساکانیان بابەتەکان پێشێل ئەکرێت لەبەرەوەی سیرەکەی ئێمە پشگیریەکی زۆرمان نییە تەنانەت لە ژنانی عەرەبشەوە. بۆیە پێویست ئەکا ڕێژەی کورسیەکان بە تایبەت ئێمە ئەگەر بەراوردی بکەینەوە سلێمانی بە پارێزگای هەڵەبجەوە 5 کورسیان داناو بۆ ژنان. ئەو 5 کورسی ئێمە زۆر بەکەمی ئەزانین. واتە ئێمە دەبێت لەوەشە داکۆکی بکەین کە کاتێ بەڵێ دکتۆر ینی ببوورە کە ڕامگرتی هەر دوێنێ ئێمە میوانێکمانە بوو کاندیدێکی بەڕێز خانمێک بوو، ئەماژی بۆ کردەی من لەگەڵ کۆتای ژنانە نیم. ژنان هەرپێویستیان بە کۆتانیە، ژن و پیاو دەبێت بەیەکسانی بستنە کێبڕکیەکانەوە و لەسەر تاقۆتوانەی خۆیان بتوانن پلە پۆستەکان بەدەستمێنن. تۆ لەگەڵ کۆتایایی بە پێی قسەکانت بێ داوای کۆتای زیاتر دەکەی بۆ خانمان؟ من لەگەڵ کۆتانیم بە هیچ شێوەی لەگەڵ کۆتانیم. لەبەرەوەی من کە کاتی ڕێژەی کورسەکان زیاتر بێ پێویستش ئەکا ژنان. من ئەگەر پشت بەو ببەستم بە کۆتادەنگ دەرەچم هەموو هێز و تواناکەم ناکەمە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام لێرە ئەگەر کاتێ بە مافی خۆم دەربچم تواناکانشم دەرئەخەم. لێرە گوناحە کە ژنێک 2000 دەنگی هێنابێ پیاوێت 10,000 دەنگی هەبێ ژنەکە بچێتە پێشەوە. ئەی تۆ چی لەوە ئەەکەی 10,000 دەنگ دەربم پیاوەی یاوە. واتە من لەوەشە ئەبینم کە پێشێل ئەکرێ لە مافەکانی پیاوان. ئێمە دەبێت بەرگری لە مافی پیاوشکەین بۆ ئەو بابەتە. من وەکو ژنێکم کە نیوەی کۆمەڵگام دایکی نیوەکەی کەشم بۆچی وەهانە بێت کە منش هاوشانی پیاو لەبەرەوەی ئەتوانم توانایەکی ئەوەم هەیە منش لەگەڵ ئەوم کە کۆتا دەنگ نەمێنێ. ڕاستە لە هەندێ بوار و لە هەندێ شوێن و لە هەندێ سەردەمە لەوانێ گونجا بێت کۆتا دەنگ هەبێ، بەڵام پێویستەکە ئێستا ئێمە داوای ئەوە بکەین کۆتا دەنگ نەمێنێت. باشە دکتۆر، ینی هەر لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە مەسەڵەن باز لەوە دەکرا کە سەرۆک مام جەلال لەوەندە مافیدا و بە ژنان زۆر جار پیاوان وەکو نوکتە باسییان دەکردەوەی ژنان ئێستا قسەیان دەیخوا تەنانەت لە ماڵەکانیشا لە بری پیاوان. مام جەلال ئەوەندە ڕوویداوە بە خانمان، ئەوەندە مافی پێداون، ئەوەندە پشتیوانیان دەکا چونکە کۆمەڵگەکەی مەوا بۆ ژن زۆر دەچەوسێنرایەوە. بەتاکید مام جەلالانی سەپۆرتی ئەوەی کرد کە ژنان بە دەنگ بێن، چاوکراوە بن، وریا بن. ئەمە چەندە میراتێکی گەورەیە بۆ ئێوە کە کاری لەسەر بکەن و پێگە و سەنگی ژنان
نی زیاتر بێ لە کۆمەڵگەیە زیاتر جێگی خۆی بگرێت. سپاس بخوا من لەوانەیە هەندێک جاربی لەو بکەمەوە کە خۆمان بە خۆشحاڵ بزانین لە ناوچەیەکین لە شاری سلێمانی کە لە سایی لیستێکین یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ڕێبازی مام جەلالمان هەیە هەم سەرۆک کاک پاڤڵمان هەیە و لە هەمووی گرنگتر خاتوو هێرۆخانە. ئێمە هێرۆخان پێشەنگە بۆ ئێمە یعنی ئێمە زۆر جارکە مێژووی هێرۆخان ئەخوێنینەوە کە لە سەردەمی شاخەوە هەتا بۆتە خانمی یەکەمی عێراقدا ئەمە زۆر بە ئاسانی نەهاتووە سیرەکەی ئەم خانمی یەکەمی عێراق لە هەموو پێگەیەکدا ڕۆڵێکی تەواوەتی ژنانی کردوتە بەرچاو واتە ئێمە لێرە کە کاتی هێرۆخان ئەکەینە بەرچاوی خۆمان و هەڵبەتە بەڕێز خوا لێ خۆش بوو مام جەلالش کە ئەوەی بینیوە لە خاتوو هێرۆخانە هەڵبەتە ئەبینێ لە هەموو تاکێکی کووردە ئەتوانێت هێز و توانای خۆی بەکار بهێنێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتی کورد کات. سپاس بخوا ئێمە کە ئەو ڕێگای پێمان نیشان درراوە کە بووینەتە جیاواز لەنە هەموو پارێزگاکانی عێراقدا نەک تەنانەت بە ئێمە باسی لەوە بکەین بڵین هەرێم جیاواز بێ لە عێراقدا بەڵکو ئیسلێمانی جیاوازە تەنانەت لە پارێزگا کوردەکانش ئەوانەی کە هەرێمی کوردستان ئەمەش بۆچی ئەگەڕێتەوە لەبەرەوەی ئێمە مام جەلال زۆر گرنگی بە ڕۆڵی ژناندا هێرۆخان بۆیە پێشەنگێک بۆ ئێمە کە هەموو بابەتەکان کە بینیمان بە بەرچاوی خۆمان کە چ ڕۆڵێکی تایبەتی هەیە هەڵبەتە ئێمەش کچی ئەو نەوەوەین ئەتوانین ئێمەش ئیشەڵڵا داکۆکی لە مافی ژنانە بکەین. سەرکەوتوو بنجا دکتۆر نەلەباس هێرۆخانە کرد مام جەلال لە بیرۆوەرەکانی خۆیدا لەوارەیە هێرۆخانەوە دەڵێ ژنێکی ئازا و حڕ و سربەخۆ بوو ینی ئامادە نەبوو پاشگیری تاڵەبانی بکا بە ناوی خۆیەوە وەکو زۆر جار هەندێک لە خانمان ئەمە دەکەن ینی دەڵێ ئەوەندە بڕای بەخۆی بوو تەنها وەکو هێرۆ دەیویست بناسرێ وەکو ناوی خۆی وەکو تاقە و توانای خۆی وەکو کەسێتی خۆی ینی تەنها پشت بە خۆی ببەستێ نەبە بنەماڵی خۆی نەبە بنەماڵی مەسەلەن وەکو دەڵێ ها تاڵەبانی تۆ هاوسەری تاڵەبانی بی مشانازێ بەڵامە و مام جەلال خۆی باسی دەکات دەڵێ ئەندە ژنێکی ئازا بوو و بڕای بەخۆی بوو دەیویست وەکو هێرۆ بناسرێ بانگ بکرێت. بێگومان من کە وەکو ئاماژەم پێکرد کە کاتێ مێژوو ڕۆژانەی کە هێرۆخان ئەخێنمەوە زۆر معجبی ئەوەیم کە کاتێک کامیرەکەی بەدەستەوەیە کە لەسەر شاخە چۆن توانوێتی کە یارمەتی پێشمەرگە بە ئەمەش وای کردووە کە وەکو ژنێکی کورد کە ئەتوانێت وەکو یەکێک ئازادی کە بتوانێت بۆ توانای خۆی دەرنەخا من تەنانەت حتا لەم خولانەشە کە ئێمە متابعی ئەو بربژێرانە ئەکەین ژنانی بربژێر کە چ لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یا لیستەکانی کە بێت سیرەکەین لە ناو کۆمەڵگایە هەر کەسێک پشتی بەستی بێ بە عشرەتەکەیەوە یا خزمەتیەوە یا سیرەکی ناوچەکەیەوە یان بە کەسانێکی تایبەتەوە بۆی خۆی دەرخا ئەوە جوان نییە کۆمەلگاشتە قبولی ناکە بۆیە ئێمە لەسەر ئەو ڕێبازەی هێرۆخاندا ئەمانەوەی وەکو ئێمەش کەسایەتیەک بین خودی خۆمان چین نەهلە چیەیە هێرۆخان چیەیە هەڵبەتە سپاس بەخوای عنی پێگەیەکی بە تەواتی دروست کردووە لەناو کۆمەڵگای کوردیدا. زۆر باشە دکتۆر بەڕێزت وەکو پلەی ئەکادمی پلەی پرۆفیسۆری دێ دەتوێت لە بەغدا چی بکەیت یعنی وەکو پرۆفیسۆرێک ئێستا لە بواری خۆدا کار دەکەی دەتوێت بچیتە بەغدا لەوێ چی بکەیت پرۆژە و پلان و بەرنامە چییە؟ بێگومان ئێمە کە کاتێک سیڤەکەمان تەقدیم ئەەکەین یەکەم خاڵ ئەوەی بەلامانەوە گرنگ بێ ببینە خزمەتکاری کۆمەڵگەی کوردی بزانین ئێمە لە چ بوارێکەوە خەڵکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی پێویستی پێێتی لێرە سپاس بۆخوا ئەگەر باسی پلەی زانستێکەکەم کەی پرۆفیسۆرم پێگەم ژنم دایکم لە هەمان کاتە وەکو کاسب لە ڕووی کشت و کاڵ و ئاژەڵداریەوە ڕۆڵێکی با بڵین تەواوەتیم هەیە لەم ناوچەیەدا لێرە تاکەکان دیدم کە لەم پسپۆرەیە کە سپاس بۆخوا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم جارە چی کردووە پسپۆری جیاوازی هێناوەتە پێشەوە تەمەنی جیاوازی هێناوەتە پێشەوە پلەی زانستی جیاوازی هێناوەتە پێشەوە ئێمە ناوچەیەکی کشت و کاڵین پێویستمان بەوەیە کەوا یەکێک داکۆکی لە مافی جوتیاران کات خاوەنی ئاژەڵەکان کات پەلەوەر کات ماسی بکات ژینگە بکات گەشتیاری بکات ئاو بکات ئەمانە لەبەر ئەوەی ئێمە لەم ڕێگایەوە ئەگەر کاتێک ئێمە لادیەکانمان ئاوادان کەینەوە بیکەینە ناوچەیەکی گەشتیاری سەرچاوی ئاوەکانمان دەوڵەمەندکەین بەرەوبوومی ئاژەڵی و کشت و کاڵ و ماسی و پەلەوەر زیادکەین هەلی کار بۆ گەنجانمان زیاد ئەەکەین لەبەر ئەوەی ئێمە ئەومان لە بیر نەچێت بەداخەوە ڕێژەی کۆچبەران ساڵ بە دوای ساڵ زیە ئەکات لەبەرەوەی هەلی کار نییە بەڵام ئێمە ناوچەکەمان ناوچەیەکی زۆر دەوڵەمەنە کاتێک گرنگی بەم کەرتە بێن کە پێیویست ئەکا عێراق بێنینە پێشەوە بۆ ئەوەی کەوە بەروبوومەکەمان ساغکاتەوە لەبەرەوەی ئێمە هەرێمی کوردستان ناتوانین بەروبوومەکانمان بنێرینە دەرەوە بەڵکو
وەکو ئێمە ئەتوانین بینێرینە باشوور ئەتوانین لەگەڵ عێراقا ڕێبکەوین لەبەرەوەی زۆر دەوڵەمەندین ناوچەکەمان و گژینگەکەمان زۆر گونجاوە بۆ کشت و کاڵی و بۆ ئاژەڵداری ئەمەیەکە لەو خاڵانەیە کە من زۆر بە گرنگی ئەزانم کە جوتیارانی من زۆر گرفتیان نەبوو لەمڕۆ زۆر جار ڕوبەڕووی گرفتی گەورە ئابوونەوە بێگومان هەموو کەرتێکی کشت و کاڵ کە سوپاس بۆ خوا وزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان هەموو هێز و تواناکەی کردوتە خزمەتیان بەڵام هەندێک بابەت هەیە پێویستەکان نوێنەریان هەبێت لە عێراق بۆی داکۆکی لە مافەکانیان بکە ئەوەشمان لەبیر نەچێت دوێنێ لە دووەمین کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک پاڤڵ لە هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە ئەمانەوەیە هەڵەبجە بکەینە سنتەرێکی کشت و کاڵی یعنی ئەوەش زۆر یعنی خۆشبەختانەیە کە ئێمە چۆن ئەتوانین لە ڕێگەی گرنگدان بە کەرتی کشت و کاڵ ئێمە خۆمانی تیا بدۆزینەوە هەتا هەلی کاریشی تیا بدۆزینەوە من لەوانەیە کە وەکو خوێندنی باڵا بمەوێ بچمە لجنەیەکی خوێندنی باڵا بەڵام نە کشت و کاڵ بێ زیاتر ئەتوانم خزمەت بە هەموو تاکێکی کوردی هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی بگەێنم باش ئەمە بەنسبەت کشت و کاڵەوە دەتوێت لەم بوارەدا کار بکەی پسپۆڕەتی دێ پلان و بەرنامەت هەیە تایبەت چاکردنەوەی بەرەمی جوتیارانی ئێمە زۆر جاتوشی و گرفتانە دەبوون نیانێژ بڕواجن و دەرگای بازگەکانی بەڕۆی جوتیارانی ئێمەدا دادەخانایە لە بەرەمەکانیان بڕوا تانوێت لە بەغدا ینی چاودێر بن بەسەر حکوومەت عێراقیەوە کە ئەم کۆنتاکتە بەردەوام بێ ئەم پەیوەندیانە بەردەوام بێ بێگومان لەبەر ئەوەی من سپاس بۆ خوا لەوانەیە بە حکمی ئەزمونونەکەم کۆنتاکتێکی تەواوەتیم هەبێ لە هەموو ناوچەکان و لادەکانی هەرێمی کوردستان لە کفرەوە هەتا قەڵاتزیە وەکو کاندیدێک وەکو نوێنەری هەموو تاکێکی کورد خۆم بەوە ئەزانم کە بچم سەردانی هەموو لادەکان و ناوچەکان و ناحێ و قەزاکان بم بۆی لە نزیکەوە کێشەکانیان ببینم کە تێبینیم کردو هەموو کێشەکانیان سپاس بۆ خوا کەیکێتی ڕۆڵێکی سەرەکی هەبوو بۆ دروستکردنی ئەو پەردا بەڵام لەوێ گرنگە لە بەغدا بە بەردەوامی نوێنەرێک هەبێ وەکو چاودێرێک لەبەرەوەی بەداخەوە جوتیارەکان من بە جددی فرامۆش کراوە بە جددی یعنی سێرەکی بەروبوومەکانیان ساغ ناکرێتەوە کەس نییە بە پێویست بتوانێت داکۆکی لە مافەکانیان بکە کێشەکەش لەوەیە پسپۆر گرنگە لەبەرەوەی بەغدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لجنەکان بە پێی پسپۆریدا ئەندرا کاتێک من کە لە پسپۆری ئاژەڵداری و کشت و کاڵە ئەزانم کێشەکانیان هەڵبەتە چارەسەرکردنەکەشم پێەیە واتە ئەرکێک لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان و لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمەکەمەوە لەبەرەوەی ئەزانم چارەسەرکردنەکەی چۆنا بەڵام دەبێت لەوێ جەنگکەم شەڕکەم ئەومان لەبیر نەچێت ئێستا ئێمە جەنگی چییە جەنگی قەڵەمە جەنگی پیتە جەنگی وشەیە جەنگی لێرە ڕستەیە ئێمە پێویستەکە زمانێکی عەربی پتەومان هەبێ بتوانین لەگەڵ برادەرانی عەرەبە داکۆکی لە هەموو مافەکانە بکەین و لەسەر بابەتێکی سەردەمیانە ئێمە ڕۆڵێکی تەواوەتیمان هەبێ بۆیە سوپاس بۆخوا لەو بابەتەوە لەبەرەوەی کە من 4 زمانە ئەزانم و زمانی عەربیەکێکە لەو زمانانەی کەوا تەنانەت ئەتوانم بە بینەرانش ئاشکرایکەم ڕاستە ئێمە باسی ئەوە ئەکەین عەربی قەواعیدیمان هەیە بەڵام لەهجەیەکی عەربیمان هەیە جەڵفە و زمانی گفتوگۆ لەگەڵ برادەرانی عەربی شیعە زۆر جیاوازترە لەگە سونە چۆن بتوانین ئێمە ئەم پەیوەندیەمان پتەوتر 4 زمان دەزانم کوردی عەربی ئینگلیزی و تورکمانیش دەزانی تورکمانیش زۆر زەرورە بەڕاستی بێگومان لەبەرەوەی ئێمە یەکێ لەو شتانی کە پێویستمان پێکاتە سەرەکیەکانی عێراقن بێگومان لەبەرەوەی ئێمە پێویستەکە لەگەڵ هەرچی با بڵێن لیستەکانی کە لە عێراقە بەشدار ئەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەیوەندیەکانمان زۆر پتەوترکەین هەتا بتوانین داکۆکی لەسەر هەموو مافێکی کووردا بکەین لەوانە ئیشەڵڵا سەرکەوتن بۆ خوازین دکتۆر ئەو زمانانە زۆر زەرورە ئەنی من لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرنامەم کرد لەگەڵێکێک لە پەرلەمانتارەکانی خولەکانی پێشووتر ئەماژەی بۆ کروتی پەرلەمانتارمانەوە لە لیژنەکانە دانیشتووە نەزانیوێتی جەماعەت دەڵێن چی ئەوەشی بۆی نووسراوەتەوە نەزانیوێتی بیخوێنێتەوە بە باشی بۆری عەرەبی نەزانیوە ئێمە ڕەنگە بۆ پەرلەمانی کوردستان ئەو پێویستێمان نەبێ بۆ بەغدا ڕاستی مەشانازی بە زمانی کوردی واکەین بەڵام ئەوانەی بەرامبەرمان ینی نە کوردی دەزانن ینی زمانەکەشیان عەرەبیان ناچار ئێمە بێ ئەنی تیان بگەێنین کە مافەکانمان چییە هیوای سەرکەوتن بۆ خوازین دکتۆر ڕۆژانە بەر خەڵکەکەون چیان پێ دەڵێن ئەوان چی بە ئێوە دەڵێن گلەی خەڵک چییە ڕخنەی خەڵک چییە خەڵک دۆخی خراپە ئەوە ینی ئەوە ئێستا وایتر بەرەو مانگی 11 دەچین خەڵک تازە
چاوەڕێوەیە موچی مانگی هەژ وەربگرێ. بەڵێ ئێمە سوپاس بۆخوا خەڵکی شاری سلێمانی خۆشەویست زۆری لەگەڵ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ڕاستە ئێمە لە ماڵش لەوانەیە ڕخنەیەکی بەرچاومان هەبێت، بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچی ئێمە ئەمە جەنگی نەتەوەییە، ئەوە نییە حیزبایەتی بێ، دەبێت ئێمە داکۆکی لەسەر مافی کوردکەین. خەڵک هۆشیارە ئەم بابەتە لە بەرچاوە گرێ ئەلێ سەر ڕای ئێمە کە موچە نییە قەیرانە هەلی کار نییە، بەڵام پێویستەکە ئێمە کشتمان لە سایەی کەوا یەک دەنگین یەک ڕەنگین یەک سەرۆکین یەک بڕیار بین لێرە بەشدار بین لەم حکوومەتە هەتا زۆرترین کورسی بەدەست بهێنین لەبەرەوەی کە کاتێ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین کورسی بەدەست بهێنێ هەڵبەتە ئەتوانێت داکۆکی لە مافەکانیان بکە. من یەکێ لەو خاڵانی کەوا هۆشیاری بڵاو ئەەکەمەوە لە ناو خەڵکە بەداخەوە زۆر جەرگلەی ئەوەیان هەیە باس لەوە ئەکەن ئەلێن کاندیدەکان بەداخەوە بەدەمانەوە نایەن بە پێویست یان لە نایان بینین داکۆکی کاندیدەکان نبینن نبینن یان ێستا کاندیدن نایان بینن بە کوردەکەی ئەگەر باس لەوە بکەین کە ئەبنە ئەندام جەبا ڕخنێکیان لێ بگرین ینی بەڵێ مەبەستم زیاتر ئەوەیە کە ئەبنە ئەندام پەرلەمان لە پەرلەمان دوای ئەوەی کە دوای نایان بینەوە نایان بینەوە حتا تەنانەت نایان بینن لە سۆشەڵ میدیایە کە داکۆکی لە مافی کوردکە. من ئەو خاڵی کە هۆشیاری بڵاو ئەەکەمەوە پیان لێم کە کاتێک چنە سەر سندوقی دەنگدان یەکەم شت ئێمە لیستەکەمان بەلاوە گرنگە 222 دەبێت دەنگ بە 222 بدرا. خاڵی دووەم ئەو کەسانی کە ئەچنە عێراق بە پێی پسپۆری ئایان کاتە لجنەوە. ئایا ئەو کەسانی کە ئەچنە ئەوێ ئێمە پێویستمان بە چ لجنەیەکە داکۆکی بکەین هەتا کورسیەکانمان زیاتر بێ بەشداریمان لە لجنەکان زیاترە. لەوێش کە چوین ئایا من ئەو پسپۆرەی کە هەمار ئایا لێرە هەرێمی کوردستان سلێمانی پێویستی بە کەرتی کوشت و کاڵ هەیە یان نییە کە کاتێ ئەو دەنگ بە کەرتی کوشت و کاڵەدا واتە لەو لجنەیەدا ئەندرێ ئەتوانین داکۆکی لە مافی کوردکەین واتە لێرە ئەم خاڵە سوپاس بۆخوا کە لە شوێنەکانە کەدا ئەنیشم یعنی تێبینیە ئەەکەم خۆیان هەتا ڕادێ سەرسام ئەبن جاڕۆهێ لە ڕێگەی عشرەتەوە دایانێن یان خزمایەتی دایانێن یان نێزگەلیانەوە بەڵام ئەگەر ئەم هۆشیاری بڵاو کرێتەوە لە ناو گەنجانە لە ناو کەسانە ئێمە پێویستمان بەوەیە کە سوپاس بۆخوا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو پسپۆرەکانی داناوە و تەمەنی جیاوازی داناوە لە گەنجیشی داناوە لە تەمەنی بابلین وەسەتی داناوە کۆمەڵایەتەکانی ڕەچاو کردووە هەمووی ڕەچاو کردووە ئەوە یەکێکی خاڵی خۆشبەختانەیە بەڵام پێویستەکە ئەو هۆشیارێ لە ناو دەنگدەرانە بڵاو بێتەوە بەڵام گەشت بینین یعنی ئەمە زۆر باش. دکتۆر چی بە دەنگدەرەکان تەڵێوانەی بەنیازن دەنگت پێ بدەن ئەوانەی بەنیازن دەنگت پێ نەدەن ئەوانەی کە هەر بەنیازن دەنگ نەدەن چیان پێ دەڵێ؟ من یەکەم پەیامم بۆ هەموو خەڵکی شاری سلێمانی خۆشەویست کە پێویست ئەکا کە بزانن هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە بەدەر لە هەموو تاکە لیستەکانی کە توانێتی داکۆکی لە مافی کووردا بکە کە توانێتی کێشەی موچە هەتا ڕادێ حەلکا کێشەی نەوت حەلکا پارێزگابوونی هەڵەبجە حەلکا ئێستش ئەوتە خۆشبەختانە کاک پاڤڵ باس لە سەنتەری کوشت و کاڵ ئەکا ئەوەش خاڵێکی زۆر گرنگە بۆیە پێویستەکە دەنگدەران هەمویان بچنە سەر سندوقەکان سەوزکەن بە ژمارە 222 و پێویستە کات ژمارە چوارش بێگومان زۆر سپاس دەکەم بە پرۆفێسۆر دکتۆر نەهلە محەممەد سعید کاندیدی ژمارە چواری لیستی 222 یەکێتی لە باسنی سلێمانی وای سەرکەوتن بۆ خوازیین زۆر سپاس بەخێر بێت.